18 ساڵە بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێت. سەروەری تەمەن 46 ساڵ شەکرە ژیانی لێ هەراسان کردووە. نەخۆشیەکەی 3 ساڵە گەیشتۆتە خۆناخێک کە کاریگەری لەسەر هەموو جەستەی هەیە. نەیدەویست کامێراکان وێنەی ڕوخساری نیشان بدەن، بەڵام گوتی خەریکە شەکرا بە چۆکما دەهێنێت. وەزعم زۆر خراپە، نەخۆشی تەنگی پێ هەڵچەنیوم. نەخۆشیەکەم گورچی لەم لە دەستداوە، شەبەکەی هەردوو چاوم تەقیوە. برای بەڕێزم دەماری قاچ و دەسم هەر هەمووی ئیفلیس بوو و خوێنبەرەکانم تەسک بوونەوەتەوە. ئەمانە خوێن نابن، ئەبێ لەسەری پەنجەی قاچم و هەتا ناوشانم بکرێتەوە. وەزائیدەن عەمەلیاتەکانیشم زەرعی ئەنسۆلینم پێویستە لە دەرەوەی وڵات پەنکریاسم وەساوە. شەکرم بە 70 وەحدە بۆ 80 وەحدە ئەنسۆلین لە 500 نایەتە خوارەوە، ڕێگرە لە عەمەلیاتەکانم. سوێن بە خۆیەتی خۆ و بە ناوەکانی خۆ خەڵکاوکاریمە. نەخۆشیەکەی سەروەر گەیشتۆتە خۆناخێک کە چارەسەرکردنی لە کوردستان ئەستەمە و پزیشکەکان پێیان گوتووە چارەت لە دەرەوەی وڵاتە. تێچووەکەی لە ئەڵمانیا ئەڵێن 16 دەفتەرە، لە بەریتانیا 20 دەفتەرە. ئەمە بە زەرعی ئەنسۆلینەکە ئیتر ئەو دوای عیلم و عیندەڵڵا خۆی گەورە خۆی ئەیزانێت. چووکم من بە پێی تەقریر توبیەکان و بە پێی ئەوەی کە سۆراغم بۆ کراوە ئەو عەرزی برای خۆمەکەم ئەو نان پێوتم باوکە ژیان وەلحاصڵ نیژنە توبی کتابی بۆ کردم بۆ دەرەوەی. بۆ چارەسەرکردن و دابینکردنی دەرمان وەزیری تەندروستی بە نووسرا و ئاگاداری تەندروستی سلێمانی کردوتەوە کە هاوکاری سەروەر بکەن. ئەوانیش وەڵامیان داونەتەوە گوتویانە هاوکاری دەبین، بەڵام چارەی ئەو لێرە نییە. پزیشکەکەی دەڵێت ئەو چارەسەرەی لە کوردستان هەبوو بووی کراوە. ئێستا چاوی ینی بە بینینی زۆر خراپە، گورچیلەکانی تەمەڵ بووە، دەمارەکانی دکتۆری مەشکو دەمار بینیوێتی هەوکردنی دەمارەکانی هەیە. بۆری خوێنی تەسک بۆتەوەی قاچ و دەسی ئازارێکی زۆری هەیە و باری ئابووریشی ینی زۆر خراپە، ناتوانێت دەرمانەکان بکڕێت. ئەوەی کە هەیە بۆی کراوە لێرە، بەس ئەوەی کە شتیکەی ئەوێت ئەبێ کۆمەڵێک پزیشکی تایمەند لە هەر بوارێکە، لە چاوە، لە گورچیلا، لە دەمارەی قاچ و دەسیە، لە بۆری خوێنەکانی دەس و قاچە، ئەوەی ترکانی کۆمەڵێک ڕێکاری تایبەتی خۆی ئەوێت. سەروەر دانیشتووی تاسڵوجەیە لە سلێمانی، باوکی 2 منداڵە و پیشەی کرێکاری بووە، بەڵام 3 ساڵە شەکرا لە کارەکەی دووری خستووەتەوە. مانگانە بەلانی کەم 600,000 دیناری بۆ کڕین دەرمان پێویستە کە زۆرینەی خێرخواز بۆی کۆتەکەنەوە. پێشاوبەختیان ڕووداوە. سلێمانی 18 ساڵن نەخۆشیە مام سەروەر ساڵێکریەک و دیتناویە چاوا gelek خراپ بیت. گورچیسکێ نوێت ڕەوشەکە gelek خراپتر دابن. دیسان ji ber demaran metirsî heye ku gelek karîgeriyên dî jî li ser leşewî derkevin. Ebrûke berpirsiyar di li ser evê mijarê be ka çi ne rêyên çareseriyê û li Herêma Kurdistanê eva ku bû lazime hatiye kirin pêdiviye çi dî bû bihête kirin? Li verê heye yan ne? Eva may ku bihête kirin. Birêz Serwer Mihemed û ew nexweşiya li gel me dibît. Gel zor birêz Diktor Nîhat Ehmed pisporê nexweşiyên hinavan ew jî li gel me dibî ji Silêmaniyê. Bexêr bin Diktor, zor spas emro mêwan manît. Kak Serwer bexêr bin selametiye. Spas ke emro mêwan manin. Min li Kak Serwerê ew dest pê yekem. Kak Serwer 18 salî nexweşî şekire ez zanim zor qurz bûm bû êwe. Etwanî tozek pêm bilî çۆn bû sereta û çۆn ewha nexweşiyeke pêş kewt. Bismillahirrahmanirrahim. والصلاة والسلام على رسول الله. خوشی بەڕێزم، من لە 2004 ئەم نەخۆشیم لەگەڵایە لە عمری 26 ساڵیەوە کە لەگەڵ مایە و ئەمانە هەتا 2020 سەرەتای 2020 باش بووم، بەڵام لە 2020 هەستم بە خۆم نەکرد هەتا لە 800 لێدام کە لە 800 لێدام پێش هەموو شتێ شەبەکە و دەماری هەردوو چاوم تەقی لە کۆنتڕۆڵ دارچوو بوو. تر گورچیلەکانم بەرەو سسی و بەرەو وەسان ئەڕوا لەبەرەوەی زەختی زۆر کردووە لەسەر گورچیلەکانم و زۆر پێی ناڕەحەتم و وەزعەکەم زۆر خراپە. دوای ئەوە دای لە دەمارەکانی قاچ و دەسم لەسەری پەنجەم و هەتا ناوشانم بەخۆڵ و دەمار و قاچ و جسمم هەر هەمووی
بەحاڵ خوێنی بۆ ئەڕوا و دەمارەکانم تەسک بۆ تۆ بڵین لە 50 بۆ 21 ئەیتر پەنکریاسیشم وەساوە ئەنسۆلین دەرناکە دکتۆری سلێمانی و هەولێری بەڕێز چوومە خزمەت هەمویان حتا کاک سامان بەرزنجیژەوە بیدایەتی نەخۆشەکەم بوو کە چوومە خزمەتی بۆ هەولێر کتابی بۆکردم بۆ کاک سەبا حەورامی بۆ سلێمانی ئیتر لیژنە تۆبی و سمارت و دکتۆرە بەڕێزەکان بڕیاریان نا ئەبێ ئەو نەشتەرگەریانم لە دەروی وڵات بۆ بکرێت چووکم گۆڕینی گورچیلەکە بەرەو سسی و وەسان ئەڕوا شەبەکەی چاو کە دەمار و شەبەکەی تەقیوە دەمارەکان کەوا تەسک بۆ دۆ خوێن نابا و ئەمانە زەرعی ئەنسۆلین بۆ پەنکریاسم ڕێگرە لەو ئەمەلیاتانە چووکم ڕۆژانە بە بۆ 1970 ئەنسۆلین لە 500 نایەتە خوارۆژ پەنکریاسم وەساوە وە دکتۆریش دەسەوەسان وەساوە لە ئازەم چارەسەرانەی من لەبەر ئەوەی زەرعی ئەنسۆلین ڕێگرە لەدا ئەمەلیاتکردنەکانم باشە کاک سەروەر لەبەرەوەی دانابەزێ لە حدودێکان ناوەسێ هەسەرەتاشوا بوو ئەبێ ئەو زەرعی ئەنسۆلینم بۆ بکرێ شەکرەکەم کۆنتترۆل کرد ئەنجا ئەمەلیاتی شەبەکەی چاو و دەمارەکانم لە پسەری پەنجەی قاچمەوە هەتا ناوشانم بە هەموو جسمەوە وەزایدن گورچی لە گۆڕینەکانم بۆ ئەکرێ باش ئەمە هین ڕێگری نەخۆشیەکانی من و چارەسەری من کە هیچم بۆ ناکرێ ئەو زەرعی ئەنسۆلینەیە پەنکریاسم وەساوە لە دەرەوەی وڵات دەکرێت یا لە ئەڵمانیا بەریتانیا باشە کاک سەروەر سەرەتاش هەروە بوو ینی هەر شەکرەکە بەرز بوو یان پارێزت دەکرد هەبوو چارەسەری دەخوارد کەی بوو کە مەسەرەن شەبەکەی چاوت تەقی ینی ئەوە کەی ئەو هەموو شتانە ڕوویاندا خۆشی بەڕێز و خۆشەویستم بیدایەتی ئەم سەختیە کە شەکرەکەم سەخت بوو کە بەرەو قورسی ئەڕۆیشت و لە کۆنتترۆل دەرچوو 20 2020 بوو 20 2020 بوو لە بازاڕی سلێمانی بووم دوای نیوەڕۆ بوو ئێتر لەو نانم خوارد و ئەمانە عیلاجم پێ نەبوو وەلحاصل لە گیرفان ماوەمانە ئیتر ئەوە بوو کە لێیدام 1970 وەش بوو 800 بوو ئیتر بە بێهۆشی گەیانیان بە خەستەخانەی سلێمانی ئیتر ئەو وەختەش وەختی کۆرۆناکە بوو گەرمەی نەخۆشی کۆرۆنا بوو نەیانتوانی لەوێ بمێڵنەوە و ئەمانە چووکم لەگەڵ ئەو شەکرە سەختەیە و ئەو حاڵاتەی منا کۆرۆنام بگرتەیە دەست بەجێ ئەی کوشتم ئێتر ڕۆژمە بۆ ماڵەوە لە ماڵەوە چارەسەرم وەگرت ئێتر ڕۆژ بە ڕۆژ وەزعەکەم بەرەو خراپی ئەڕۆی کە بەرەو خراپی ئەڕۆی لە پێش هەموو شتێکە شەبەکەی دەمار و شەبەکە و دەماری هەردوو چاومیتەکان ئەنجادای لە دەمارەکان و گورچیلەکانم خۆشی بەڕێز باشە یعنی ئێستا لە چاوەکانتی داوە و لە گورچیلەکانیش ینی ئەتوانی پێم بڵێت ئێستا کاریگەری لەسەر چ شتێکی ترە بووە لەسەر ئەو شەکرە واللهی خۆشی بەڕێزم ئیتر طبعاً مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ بە 1000 دکتۆر بە خەڕێز و حرمەت و خۆشەویستیمەیە بۆ دکتۆرەکان مەقسەیەمەوە نییە لە ئەرشیوان کەمکەمەوە بەڵام ئەڵێ بە 1000 دکتۆر بە نەخۆشە لە ئازاری خۆی نازانێ وایە ڕاستە چووکم ئەو نەخۆشیە لە ناخی منایە وەکو لە دەریایەشی ئاگرا بم ئاوایە بە حکمی دەمارەکانم گورچی لەم ناخۆشی چاویش لەولاوە بوەسێ لەبەر ئەوەی خەڵک لە عالەمێکی ترە ئەژیە من لە عالەمێکی تاریکستانیە تێگەی خۆشی بەڕێزم باشە ئیتر ئەو هەبوو دەرمانانەی ئێستا من لەسەر شاشەم بینی ئەوانە هیچین هی شەکران هی گورچیلان هی چاون ئێستا چارەسەرێک وەردەگری بەڵێ خۆشی بەڕێزم طبعاً چارەسەر هەیە کاتیە بۆ 3 سەعات 4 سەعات چارەسەریش هەیە بنەڕەتیە و کۆتایی نەهامەتەکانی یەنێ نەخۆشیەکانی تا بە نەو عیلاجانەی من وەریەگرمەوە جەنابی دکتۆر لەوانەیە لەم مقابلەیە ئاگای لێ بێ و خۆی زیاتر ڕوودکردنەوەتان باتێەوە ئەمانە چارەسەری کاتیە 3 سەعات 4 سەعات ئەو دەرمانانە ئەوەیە بۆ دەمارەکان سغت دەکا و ئازارەکانی و تا 3 سەعات 4 سەعات ئەشێ و خەو لێگەیدن لەوە دووە ئەبێ 20 سەعات بەخەبەر بی ئازار نایە لە ئیسراحەتکەی چارەسەری کاتیە باشە
لەگەڵم بمێنە کاک سەروەر ئەچمە لای دکتۆر نیهات ئەگەڕێمەوە لە بولای ئێوەی بەڕێز دکتۆر بەخێر بن زۆر سپاس ئەمە چی وای کرد ینی کاک سەروەر لە 2006ەوە تاواکو 2020 ینی تووشی شەکرە بووە لە 2004ەوە ببوورە تووشی شەکرە بووە بەڵام چی وای کرد دوای 16 ساڵ اینجا ئەوە بە خراپی لێ بدات و شەکرەکەی ئاوا بەرز بێت. سپاس شایەنکان ڕێز و سڵامانەیە بۆ جەناب و بۆ بینەرانی ڕوودا و بنسبەت کاک سەروەر ئەمە لە 2004ەوە ئەم نەخۆشی هەبووە تر لە قەستەخانەکان و خۆشی گەڕایەوە ینی علاجی کاتی بۆ کراوە علاجی کاتی شەکرە قوی نەخۆشێکی درشخایانە بەس ئەوەی ئەگەر کۆنتترۆل نەکرێت و علاجی تاوەتی نەیرێ لەکەوتەکانی تەسیرەکە دەچێت چاو و گورچیلە و دەمار و قاچ و یان دەماری مشک و دەمار و بۆرەی خوێنەکان تەسکە بێتەوە بێژێ لە ئازار و تر گەلێشتیکەی ئەبێت بەس کێشەکەی کاک سەروەر وەکو لە 2004ەوە ینی زانراوە کە شەکرەیەتی من نەمبینیوە ئەو کاتە من لە نزیکەی ساڵێکم ترە ینی کە بینیم بەس کە بینیم مەسعی زۆر خراپ بوو حتا تەنانەت دەفتەریشی نەبوو کە ئینسۆلین وەرگرێ لە خەستەخانە دەرمانەکانیش زۆر گرانە ینی ئەگەر پیاینی بکەی بە دەرمانکڕین باری ئابووری خراپە ناتوانێت ئەو دەرمانانە بکڕێت و پێشتر 2 ساڵ پێش ئێستا ینی پێش تقریبەنەوەی بە 2 ساڵ و نیو سەردانی دکتۆر تەهامەحوی کرد ئەوی چاوەڕێی بەڕێز و قەشەویستمانە راپۆرتی بۆ نووسی بوو کە ئەمە برێ بە لیژنەی پزیشکی سلێمانی کە پێویستی بە دەرەوەی وڵاتە لەو راپۆرتە پزیشکیە کە لە سلێمانی بۆی کرابوو 5 دکتۆری تایبەت مندی بە بوارەوە ئیمزایان بۆ کردووە کە ئەمە چارەسەری لێرە نییە ئەبێ ببرێ بۆ دەرەوەی وڵات و دوای لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی نێرا بۆ هەولێر بەڕێز کاک دکتۆر سامان بەرزنجی لە وەزارەت بینی بیان و هەم تشکیلینی بۆ کرابوو بە کتابێک وەڵامی دکتۆر سەباحی یابەوە کە بەڕێوەبەری گشتی سلێمانیە بەس لەو نووسراوەیە نووسی بووی هاوکاریکردن هاوکاریکردن ینی نازانم بە مەبەستی چییە هاوکاری پزیشکی بکرێت هاوکاری شتێکی بکرێت ئەوان ینی شتێکی وای بۆ نەکرابوو تەنانەت دەفتەرەکە من خۆم بۆم کرد ینی ماوەیەکی کەمە ئینسۆلین بەکارێنێ طبعا ئەو نەخۆ و شتانی کە باسی کرد هەوکردنی دەمار و تەسکبوونەوەی بۆری خوێن و چاو و گورچیلە ئەمانی هەموو هەیە و پزیشکیش بینیوێتی و لیژنە تۆبیش بینیوێتی ئەمانەی هەموو هەیە لەم شتانە ئەم گەیشتوەتە ینی مەرحەلەیەک کە عیلاجەکەی زۆر زەحمەتە باشە و لەو باری ئابووری خراپەی خۆشیان ناتوانێت دەرمانەکان وەرگێت باشە دکتۆرگیان لەسەر دەرمانەکان قساکەن لەسەر مەسلەی دەرەوەی وڵات ببوورە ئێستا مەسەلەن من بڵێم نەخۆشی شەکرە بۆچی پێویستی بە دەرەوەی وڵاتە بێ ئەو نەخۆشەیە کە ئێستا ئاوەها کاریگەری لەسەر کاک سەروەری کردووە چی کردووە کە ئەبێ لە دەرەوەی وڵات چارەسەری وەربگرێت شایەنکان ئەو مەسەلەی دەرەوەی وڵات کە لێرە لیژنە تۆبی بینیوێتی تەمەن کەسیش دکتۆرێک ناتوانێت ینی بە نەخۆشیە بڵێت تۆ ئەبێ بچیتە دەرەوەی وڵات لەسەر حسابی حکومەت ینی ئەگەر یەکە بێ خۆی بچێ بۆ دەرەوەی وڵات لەسەر حسابی خۆی چارەسەر وەرگری ئەوە ئاساییە ئەوە کێشەیتیانە بەس پزیشک دەتوانێت یارمەتی بە کە ڕێگەی سەفەرکردنیشتی بۆ ئاسان کرد بەس بەنسبەت دەرەوەی وڵات و لەسەر حسابی حکومەت ئەوە ڕێکاری یاسایی خۆی هەیە لیژنەی پزیشکی لێرە بینیوێتی 2 ساڵ پێش ئێستا کە بڕیاری یاوە ئەمە چارەسەری لێرە ناکرێت دیارە ئەو لیژنە پزیشکیە دکتۆری چاوی تیا بووە دکتۆری هەناوی تیا بووە دکتۆری مێشک و دەماری تیا بووە کە وایان بە باش دانیوە ئەمە چارەسەرەکەی لێرە نییە بنێرێتە دەرەوەی وڵات باشە بەڵام لە وەزارەت کە بینیوانە دووبارە نردوانێتەوە بۆ سلێمانی تێگەم
مەبەستم ئەوە لای بزانم بەڕێز دکتۆر ئەگەر سەباح. بنێرن بەلێ دکتۆر ئەگەر بنێرن بۆ دەرەوەی وڵات چی بوو ئەکرێت چارەسەرەکە لەوێ هەیە یان نە؟ وڵا شەیان خانقۆی دەرەوەی وڵات تەمەەن پێشکەوتوترە بەڵام چارەسەرەکەی ینی چاندنی پەنکریاس و دەماری چاوانە پرسە ئەبێ جارێ کۆنتترۆلی نەخۆشیەکەی بکرێت لێرە هاوکاری بکرێت پزیشکی تایبەتمەندی ئەم شتانی کە ئێمە باسیەکەین پێش 2 ساڵە ئێستا زیایی کردوواکی چکە نەخۆشیە بەردەوامە ئەگەر لەو وەختا چاوی ئاوا خراپ بووێت و گورچیلە یا پێش ساڵێکە من بینیمە گورچیلەی خراپ بوو بێ ئێستا زیاتر بووە لەبەرەوە ئەبێ لیژنەیەکی تایبەتمەندی بینیە اینجا قرار بن ینی هیچ دکتۆرێ بەتەنها مەسەن دکتۆرێکی هێناوی بۆ نسبەت شەکرەکەیەکەوە ناتوانێت بڵێ ئەمە لە دەروی وڵات ئەوەی بۆکەن ئەبێ ئەو کۆمەڵە پزیشکە لە بواری چاوە لە بواری گورچیلا لە بواری دەمارەکانی خوێن قاچ و دەستی لە بواری دەماری مێشک و دەمارەکانی هەمووی بەیەکەوە قەرارێ بن کە ئەمە چارەسەرەکەی لێرە نییە چکە ئەو جۆرە نەشتەرگەریانە زۆر قورسە لێرە و تا ئێستاش دکتۆرێکی تایبەتمەندی چاو چووە بەڵام ئەبێ هەمویان بەیەکەوە یەک قەرار بن باشە ئەو قەرارە کە لە سلێمانی هیراوە بەڵێ باشە دکتۆر ئێستا بوو شەکرەکەی چ چارەسەرێک وەردەگرێت؟ ئێستا بەس ئینسۆلین وەرەگرێ و کۆمەڵی حەب بەس کۆمەڵی حەپی تازەشەیە بەس گرانە ناتوانێت بیکڕێت یعنی حەبەکە وەرناگرێت لە خەستخانەش کۆمەڵێ دەرمان آخر هەندێکی هەیە لە سنتەری شەکرە لە سلێمانی من خۆم دەفتەرەکەم بۆ کردووە ئینسۆلین وەرەگرێ مقدارێکی زۆر نزیکەی 100 وحدە وەرەگرێت لە ڕۆژەکە 2 جۆر ئینسۆلین وەرەگرێ و شەکرەکەی هەر بەرزە و تواناشی نییە هەموو ینی جارێک لە تاقیگەکان فاسی تاوەتی بکە چونکە ئەوە زۆری تێگەچێ باش ئیتر ئەبێ ئەوە لیژنەیەکی پزیشکی ببینێ و بینیویشیانە و قەراریشان ناوەکە بۆ دەرەوەی وڵات باشە دکتۆر گیان من ئەچمە لای کاک سەروەر دەگەڕەوە لای ئێوە بەلێ لەسەر مەترسی بەردەوامبوونی ئەم حاڵەتەی کاک سەروەر چییە بێ لەسەر ژیانی ئەگەڕێمەوە لای ئێوە با وەڵامە بەڵام باش بەبچمە لای کاک سەروەر تۆ بۆ هەر جارێکی حەبوو دەرمان کە ئەبێ بیخۆیت چارەسەر بگریت پێویست بە چەنە بۆ ئەنجامدانی پشکنین چەند خەرجەکەیت؟ واللهی خوشی بەڕێزم مەحدود نییە شتەکە چونکم جاری وا هەیە شتەکە حسابێکی ئاساییە جاری وایە زۆر قورسە ئێسا بە نسبەت حەپ و دەرزی و دەرمانەوە ئەگەر من بیکەمەوە جەنابی دکتۆرە زانێ کە گرانە و لە توانامە نییە ئیتر ئەمەی منیشکەوە بەردەم هەموم لەسەر دەرمان و حەب هاوکاری خەڵک بووە خۆشی بەڕێزمینە من 2 ساڵی ڕێک لە ماڵەوە کەوتوم کوێرم کرێکار بووم کرێکار ژیانی مەحدودە و کەسابەتی مەحدودە خۆتان نەیزانن لە خۆشی بەڕێزم ئیتر زۆر لەسرم وەساوە لەم 2 ساڵەیە خۆ ئاگادارە باشە کاک سەروەر دکتۆر ئەڵێ چونکە ڕەنگە لە ئێهمالی لە پشتگوێ خستن لە بەرنەبوونی دەفتەری ئەنسولینیشت نەبووە ینی ئەنسولینیشت وەرنەگرتووە ئەوە هەموو لەو 16 ساڵەدا بوو چیا و هات کردووە؟ واللهی خۆشی بەڕێزم بە حکمی ئەوەی خۆ دەیزانی من لە دایکبووی عەرزی خوشی خۆم کەمیە چیەکی 1970 بۆ 2004 26 ساڵ بووم قەت عەقڵم تەوەقوعی ناکەی بەو شێوەیە بێت چونکم شەکرە هەر ناویم بیست بوو نەمەزانی نەخۆشیێکی ئەو نەکوشندەیە بەڕاستی خۆشی بەڕێزم نەمەزانی ئیتر ئێستا عمرم بەرەو 44 ساڵ ڕێی و 44 ساڵ و تقریبا 3 مانگم طبعا لەگەڵ 26 ساڵی عەرز و عەسمانی فەرقەت زیاتر تاسیرت هەیەگا بەس من نەمزانی خەتەریاتەکانی بەو شێوەیە وە مەسەلەی کرێکاریش خۆ دەیزانی توانا و ژیان و پارەی مەحدودە ڕۆژە ئیژنەکە پێی نییە مەسرەفیگا بۆ ماڵیشۆ نەک بۆ نەخۆشی قورس ینی ئێستا لە ماڵەوەیت وازیشت لە کار هێناوە؟
2 ساڵ و لە کەرەنتینەکەی پێرارەکەەوە 2020ەوە 15/3/2020ەوە من نەمتوانی وی بکەم 2 ساڵ و وا 2 مانگە. باشە ببرە بەڵام ئەتوانم بپرسم ئەگەر وابێت چۆن خۆت ئەتوانیت خۆت و نەخۆشیەکەت و عیلەکەت بەڕێوە بیت؟ خۆشی بەڕێزم من ڕاستیت پێڵێم خۆ ڕاستە و ڕاستی پێخۆشە خەڵک یاوکاری کردوم مسلمانان کوڕێکی شەمەیە ئەمری درێژ بێ تاقانەیە محەممەدی ناوە مانگی بە 400,000 ئیشەکە 400,000ەکە 200,000 بۆ مەسرەفی خۆی و خواردن و کرێ سیارە و ئەمانە و ژیانی خۆی خسەرفەکە ئێمە لەسەر 200,000 و هاوکاری مسلمانان جیا و ڕاستیەکەی خۆ ڕاستە و ڕاستی پێخۆش. چوویتە لای بەڕێز وەزیری تەندروستی بەڵێ بەێ چۆن هاوکاری ئێوە کرا دوای ئەو بڕیارەی وەزیر و ئەو پێشنیارە یان ئەو بڕیارەی بوو سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی خۆشی چیان بۆ ئێوە خۆشی بەڕێزم لە 22/2/2021 من چوومە خزمەت وەزیری تەندروستی بەڕێز کاکسا حسێن بەرزنجی لە هەولێر ئیتر وەزعی خۆمم تێگەیان و وەک ئێستا سەغڵەتی نەکرد بووم نەخۆشیەکان وەزعی خۆمم تێگەیان و ئەویش بەڕێزی جەنابی هینێکی نووسی و بۆ کتابێکی نووسی بۆ بەڕێز کاکسەبا حەورامی کە عیلاجەکانم بۆ سەرف بکەن و ئەم پیاوە ژارە و توانای نییە ئیتر کە چوومە لای ئەوانیش وتی کتابی بۆ کردم بۆ لیژنەتوبی سلێمانی وەزایدەن خەسەخانی شەید ئاسۆ بۆ چاوم و لیژنەتوبی سلێمانی بۆ هەموو نەخۆشیەکانم کە دکتۆرەکان بڕیاری لەسەر بن و لەگەڵ سمارتە ئیتر ئەو لیژنەتوبیان پێگەێنا و کە بڕیاریان ئەو حسابەکانی منە و دەمارمە و چاومە و گورچیلەکان و پەکریاسمە ئیتر بەڕاستی لیژنەتوبی بڕیاری لێداوە لە ڕێی کاکسەبا حەورامی و لیژنەتوبیەکەم بۆ کراوە. باشە ئێستا توانم بزانم بۆ ئێوە چ گرنگە بکرێت پێویستان بە چییە؟ وەکو شخصی خۆمیا وەکو عیلەی دادەژێت هەردووکی وەڵی خۆشی بەڕێزم طبعا خوای گەورە ڕاستە و ڕاستی پێخۆشەوە هەموو شتێ لە ڕاستی ئاگا بە ئەنجام بەڵام هیچ شتێ لە حرمەت و ڕێزم ێ بۆ ڕووی جەنابت و دکتۆری بەڕێز و هەموو بینەرانی خۆشەویست لە درۆی و ساختەچیان ناچێتە سەر و ئەمانە ئەوە دراوسەکانم ئەوە خوا خۆی ئاگای لێ بەبانی سەرەوە وە دراوسێ ئەوەی منیش بزانێت 2 ساڵ و 2 مانگە من نەمتوانی و 1 دیناری عراقی پێیاکەم کرێکاری ژیانی مەحدودە خۆ دەیزانی ئەم ڕۆپایینەکە ئێوارە نییە بیخوا بەڵام ئایا ئینسان ئەگەر 2 ساڵ و 2 مانگ بێ لە نەخۆشی خۆرسا بژێ مەسرەفی خۆرس بێ کەسابەتی نەبێ کەس نەبێ بەخێوی کا خەرزاریش بوو بێ لەسەر نەخۆشیەکانی ئەبێ ژیانی چۆن بێ خۆشی بەڕێزم تێگەم ئیتر ئەو سوعالە من لە ئێوە یەکەم تێگەم تێگەی خوشکەکەم زۆر سپاس دەکەم کاک سەربەر سەلامەتیە هیوادارم پەیام ئێوە بگێت بە سەرروک وەزیران بە وەزیری تەندروستی بە هەر لایەنێک بە هەر خێرخوازێک بتوانە هاوکاری ئێوە بکە. دکتۆر گیان ئەمەیە بزانم ئەگەر وەزعی کاک سەربەر ئاوا بەردەوام بێت چ مەترسیەکی هەیە؟ بەڵێ شێرقان بەێ دەڵێم ئەگەر وەزعی کاک سەربەر ئەوها بەردەوام بێت چ مەترسیەکی هەیە؟ وەڵی ئەوە مەترسی لەسەر ژیانی هەیە چونکە ئەگەر کورچیلەکانی بۆستێ و چاوی ئەوە ینی شەبەکەی چاوی تەسیری کردووە و ئەو دەرمانی ئەو دەربادارەی کە پێویستێتی ناتوانێت بیکڕێ بەرەو خراپی ئەڕات ینی زۆر نەخۆشە بووە ینی کە یانی لە دەست داوە بەس ئەوەی کە گرنگە و بە کورتی و بە پوختی با بڵێن کاک سەربەر پێویستی بە دووشتە یەکەم هاوکاری دارایی ئیتر لە هەر شوێنێکەوە بێ خێرخواز بێت یانی تا ئەم ماوەی ئیشێکی بۆ ئەکرێت دووەم ئیشی کە پێویستی پێێتی ئەبێ دیتانەوە لە نوێوە سەردانی دکتۆر سەباح بکە کە بەڕێوەری گشتی سلێمانیە ئەویش بینێرێتەوە بۆ لژنەیەکی طبی لە سلێمانی
بزان چونکە لەم 2 ساڵە زۆر شت گۆڕاوە لە نەخۆشیەکەی تاوان 2 ساڵ پێشەسا لەوانەیە زۆر باشتر بوو بێ لە ئێستا ئەم لیژنە طبیە دکتۆری چاوی تیاابێ دکتۆری دەماری تیاابێ دکتۆری بۆری خوێنەکانی تیاابێ دکتۆری هەناوی تیاابێ ئەو شتانە قەرارێک بن کە قەرارەکان ناوە پێشتریش کاڵە لێرە چارەسەر ناکرێت اینجا وەزیری تەندروستی بەڕێزگار دکتۆر سامان ئەو وەختە قەرار دەتوانێت لای ئەوانە کە ئەمە لەسەر ینی حسابی حکوومەت بنێرێ بۆ دەرەوە ئایا چی بۆ ئەکرێ و کەی بۆ ئەکرێ تەوانە بێ باری تەندروستی باش بێت چونکە من باری تەندروستی خراپەوە هیچ شتێکی بۆ ناکرێت زۆر ینی ئەبێ لە دوو لاوە هاوکاری بکرێت مەمنونتم دکتۆر بۆ شڕ زانیاری و پێشنیاری ئێوە دکتۆر نهاد ئەحمەد پسپۆرە نەخۆشیێن هەناوان گەل کاک سەروەر محەممەد ئەم هەموڵاتێک و نەخۆشە و لێ گران بووە گەلک سپاس سلامەتی ئینشەڵڵا ویدارم پەیاما کاک سەروەر گەهەج بیتە عالیە بەرپرسیار و خێرخوازان چنەما بۆ جەژنەیەک و دخوازیتن سوودێش بێ فرسەتت بینتن ئەم تشێن پەیوەندیچێکێن گەل کاک سەروەر بگەینە هەردووکان بگەینە ئێکدا و بشێن ئاریکاریا و دیکەن گەلک سپاس بووە بەرپرسیارە